جوتیان لەگەڵا لاڵقەی ژمارە سێزدەی بەرنامەی سفر ژێری سێزدەی پێنجا پێنجشەمە کاتژمێر 12 نیوەڕۆ هەکو هەموو هەفتان دەست بە بەرنامەی سفر ژێری دەکەن ئەگەر کاتێک چی دیکە بەرنامەی سفر ژێری دەبن لەبیر نەکەن هەموو پێشەمەیە کاتژمێر 12 نیوەڕۆ ئەڵقەی نوێی لێ بڵاو دەکرێتەوە. پێشە دەست بە هەواڵەکان بکەین برادەران دوو داواکاری هەیە هاوشەی هەفتەی ڕابردوو ئەویژەوەیە لایکی پەیجی ژیر گەیمینگ بکەن لە فەیسبوک کە چەندین یاری خۆش بڵاو دەکەمەوە لێندەر وهروەها بە فەرمی لێ دەستمان بەیجکردن کردیا کە زیاتر بە گەیم پڵەیەکان لە یوتیوب دابنێن بردنەوە پەیجی لەبەری کۆپیڕایتە بێمعنایەکی یوتیوبی مەجبورم لێ دارێن. کاتانە دەکەم خۆشەویستی خۆتان نیشان بدەن پەیجی ژیر گەیمینگ لێ یەکەم لینکی دیسکریپشن دامنێت کە لایکی ئەو پەیجە بکەن گەیم پڵەی ناوازە بەڕێوەیە هەروە لایڤ ستریمی یاریەکانی پەبجی و کاڵ ئۆف دیوتی مۆدرن وارفەرمان کرد خەڵکەکی زۆر بینی هیوام وایەوەش بەدڵتان بین. دووەم شت کە باسی بکەم سوپاسان دەکەم کە ژمارە لایکەکانی یەک لە پۆستەکانمان یەک لە ڤیدیۆکانم گەیشتە 5000 زیاتر وەزم 6500 شتووە بوو ئەویش ڤیدیۆی پەبجی زیاتر لە 90,000 ڤیو هەیە وەروە ڤیدیۆیەکی گادوڤار دەزانێت لەسەر گادوڤار ئەویش زیاتر لە 200,000 کە سەیری کردیا زۆر سوپاسان دەکەم مەمنونم لە بۆ هەموو ڤیدیۆکان لە بۆ هەموو لایکەکان هیوام وایە هەموو ڤیدیۆیەکانم بۆ شوازم بین و لایکش ئەگەر هەش لە ڤیدیۆکەی نەبوو توانین دیسلایک بکەین بەس مهم ببین با دەست بە هەواڵەکان بکەین. یەکەم هەواڵش دەمێ باسی بکەم بە باسی یارە نوێیەکەی ئەساسنس بکەین ئەساسنس کرید ڤالهاڵا زانیارێکی نوێمان لەسەری بەدەست کرد ئەویژەوەیە تایبەتمەندیی کۆنی یاریەکە دەگەڕێنەوە هەرچەندە یاریەکە RPG زۆر بەتان بەدڵتان نییە RPG واتە ستایلی ئۆدسی و ئۆریژنە بەڵام تایبەتمەندێکی کۆنی یاریەکەی دەگەڕێنەوە ئەویش هیدن بڵیدە ئەو شمشێرە لێکوانە دەبەسترێ دەتوانانی وەکو چەکێک لەناو یاریەکە بەکاری بینێ نازان مەزە شتان بەدڵ دەبی یاخودنان بەڵام خەڵکەکی زۆر تووڕێ لەوەیکەوە دیسان RPG خەڵکەکی زۆریش تووڕێ لەسەر گەیمپڵە یاریەکەکەوە ترێلەرێکیان بڵاو کردەوە بە ناوی گەیمپڵە یاریەکە گەیمپڵە یاریەکە نەبوو بەڵکو ڤیدیۆیەک سینەمایی بوو لەسەر گەیمپڵە یاریەکە ڤیدیۆیەکی جوان بوو لەسەر گەیمپڵە یاریەکە خەڵکەکی زۆر دیسلایکی ئەو ڤیدیۆی کرد ترێلەرێک کرد لە ئەکاونتی یوبیسۆفت و ئەکسبۆکس و پلەیستێشنی دەبێت ڕێنگۆ بزانم ئایا تاوەکو ئێستا هیدن بڵیدی یاریەکانی ئەساستان حەز لێبووە یاخودنا هەستانەیە لەو زیاری دەگەڕێتەوە یاخودنا دەمێت ڕێنگۆ لە کۆمنت ببینم. هەواڵی دووەم باسی لۆگۆی نوێیەکەی پلەیستێشن ستودیۆز بکەن پلەیستێشن بە فەرمی لەگەڵ پلەیستێشن 5 بە ناوێکی دیکە ستودیۆیەکانی پلەیستێشنی کار دەکات بە ناوی پلەیستێشن ستودیۆز واتە ستودیۆیەکانی کۆمپانیای یاخود تیمی پلەیستێشن لە کۆمپانیای سۆنی پێشتریش ئەو لۆگۆیە هەبووە بەڵام شێوازی دووبارە نۆژانکردنەوەی مانایەوە دەکەوە خەریکی چەند یاریەکی نوێنە بە ستافی نوێ بە ستودیۆیەکانی نوێ ستودیۆکانی پلەیستێشنی بۆ من نایتی دۆگە سەکە پەنچە ئەوانە ستودیۆی تایبەتی پلەیستێشن یاری تایبەت بۆ پلەیستێشن دروست دەکەن بەڵام جگە لە یاری دروستکردن پلەیستێشن ستودیۆز تەنیا یاری دروست ناکەن بەڵکو فیلم دروست دەکەن و زنجیرەش دروست دەکەن ئەو فیلمێکی ئێستا خەریکن فیلمی ئەنچارتتە کە بڕیارە لە ساڵی داهاتوو نمایش بکرێت بەڵام ئاکەی بەڵام نمایش دەکرێت یاخودنا نازانین کە تۆم هۆڵان ڕۆجر سپایدەرمان ڕۆلی نێثن درێک بە گەنجی دەجێڕی ئایا فیلمەکە سەرکەوتوو دەبی یاخودنا چونکە زۆربەی ئەو فیلمانە لێ ڤیدیۆیەکان وەژیانە سەرکەوتوو نەبووینە دەمێت ڕێنگۆ بزانم تاوەکو ئێستا ستودیۆکانی پلەیستێشنتان بەدڵە لە بۆ یاریەکان یاخۆ ستودیۆکانی ئەکسبۆکس یاری باشتریان دروست کردیە کامەتان پێ باشترە لە کۆمنت بینوسن تێمەلاتان. هەواڵێکی دیکەم هەیە لەسەر یاری پرێدەتەر هەنتینگ گراوند لەوانە زۆربەتان نەتان کردی زۆرتان نەزانن ئەو یاریەچیە یاریێکی ئۆنلاینە چوار یاریزان پێنج یاریزان دەبدە مرۆڤ دەستە ناو دارستانەکی بەڵام یەک یاریزان دەبتە پرێدەتەر ئاژەڵی پرێدەتەر لەوانەیە لە فیلمەکانی ئارنۆڵدی کاتی خۆی پرێدەتەر بینی وتانە یاریێکی خۆشە تەنیا مۆدی ئۆنلاینی هەیە لە پلەیستێشن و PC بەردەستە پلەیستێشن 4 PC بەردەستە ئێستا کارکتەری ئارنۆڵد شوارزنێگر بۆ یاریەکە زیاد دەکەن کەوا پێشترش لە فیلمی پرێدەتەر ئارنۆڵد بەناوبانجی کرد و فیلمەکەش ئارنۆڵدی زۆر بەناوبان کرد بۆ ئێستا کارکتەری ئارنۆڵد زیاد دەکەن بە ناو یاریەکە وەکو ئەوەی کە دژی پرێدەتەر شەریکە ئایا یاری پرێدەتەر هەنتینگ گراوند تاقیکردیتەوە یاخودنا و بەتەمای تاقی بکەیتەوە یانە دەمێت ڕێنگۆ لە کۆمنت بزانم بۆ مناقەشەی خۆش دروست بێت. چەندەن گوێیەک بڵاو بۆ هەفتەی ڕابردوو لەسەرەوەی کە بڕیارە لە مانجی دا پلەیستێشن 5 کەوێتە بازارەکان بەڵام سۆنی بە فەرمی ڕاگەیاندکەوە ئەو هەواڵانە درۆیە ڕاز نییە لە مانجی دا هیچ پلەیستێشن 5 ناکەوێتە بازارەکان تەنانەت چونکە تاوەکو ئێستا شێوەکەیان ئاشکرا نەکردیە چۆن پلەیستێشن دەکەوێتە بازارەکان لە مانجیدا بەڵکو بەرواری فەرمی هۆڵیدەی دەکات مانجی 12 یاخود کۆتایی 11 هەواڵێکی دیکە هەر لەسەر سۆنی و پلەیستێشنی ئەوەیە بڕیارە لەو پێنجشەممەی کە ئێستا سەیری بەرنامەکەم دەکەی کە پێنجشەم بیتن بڕیارە پێنجشەمەکەی ساعت 11 نیوە شەو پلەیستێشن 18 خولەک لە یاری گۆست ئۆف توشیما بڵاو بکاتەوە دیمەنێکی دووردرێژی یاریەکە دەبی یەک گەیمپڵەی 18 خولەکی دەبی زۆربەی تایبەتمەندەکانی یاریەکەی نیشانەدان پێشەوەی لە دوو مانجی داهاتوو یاریەکە بڵاو بکرێتەوە بێگومان ڤیدیۆی دەزانیاری لەسەر دروست دەکەم چاوتان لە چەناڵی یوتیوبەکەم بیتن ئاگادار بن.
دەنگوە چیکار لەسەر پلیستیشنەوە پێشبینی دەکرێت لە مانجی داهاتوو لە ناوەڕاستی مانجی 6 شێوەی پلیستیشن 5 بە شێوەی ئیڤنتێکی ئۆنلاین ئاشکرا بکرێت. زۆر کەس دەڵێن شکلەکەی تەنیا سادە سپی دەبی، هەیە تەنیا ڕەش دەبی، هەیە دڵێ ڕساسی و سپیان لێ ڕەش سپیان کەس نازانی و پێشبینیش مەکەن لەبەرەوەی لەوانێ ئەو شتێک کە دەردەچیسن بەڵدی کەس نەبی و بەڵدی هەمووان بی کەس نازانی چاوەڕوان بن ئەگەر هەواڵنیۆن بەدەستکەت بێگومان پێتان دەڵێن. هەر لە ناوەڕاستی هاوینە و ساڵ یوبیسۆفت بەنیازە ئیڤنتێکی ئۆنلاین ئەنجام بدە هاوشێوەی ئیفری بەڵام ئیفری نییە یوبیسۆفت دەگاتن چەند یاریەکی خۆشی خۆی کە بڕیارە ئەو ساڵ و ساڵ داهاتوو بڵای بکاتەوە ئارزی دەکات و زۆربەی دەستیشیان کەشفە بۆ نمونە یاریانەی کە دەزانین یوبیسۆفت بڵایان دەکاتەوە یاخود تڕیلەری نوێ و گەیم پلەیان لێ بڵاو دەکاتەوە ئەساسنز کرید ڤالهالا دەبیتن و هەروەها یاری گادزن مانستەرە و یاری واچدۆگ لیجنزە هەندێک دەڵێن پێشبینیەک هەیە کە دەڵێن ڕۆینبۆ سیجی نوێ بڵاو دەکەنەوە بەڵام تا ئێستا فەرمینیە و پێشبین دەکرێت یەک یاریان دوو یاری نوێیش لەلایەن ئەکسبۆکس تەنیا ئاشکرا بکرێ بەڵام بەروارەکەی ئاشکرا نەکرێت. سەو خۆشتری پرسیارتان بکەم خۆشترین یاری یوبیسۆفت لە مێژوودا کردی بتان کامە یاریە دەمەوێت لە کۆمنت بینوسن بەس هاوڕان کاتێک کۆمنتێک دەنووسن بنووسن خۆشترین یاری یوبیسۆفت لەلای من ئەوەیە نەک هەند هێد پرسیارێک دەکەم هێد تەنیا سیناوی یاریەکەی دەنووسی چونکە من پرسیاری زۆرتان لەداوا دەکەم نازانم کامە کۆمنت سەر بە کامە پرسیاری منە بۆیە تکایە ناوەکەی بووە تا تێکستەکەی بە تەواوەتی بنووسن ڕێستانێ. هەندێک کەس داوایان لە شەریکی بەتێزدای کرد کەوا بۆچی تاوەکو ئێستا هیچ زانیارێک لەسەر یاری ئەلدەر سکرۆڵ 6 یاخود 6 نابین و نازانێت و بەتێزدایەک لە مدیری بەتێزدا ستودیۆسی بە فەرمی ڕایگەیان یاریەکە هێشتا چەندین ساڵی مایە تاوەکو بڵاو بکرێتەوە یاخود زانیاری لەسەر نوێ بزانرێت. ڕاستە یاریەکە لە ساڵی 2018 بە شێوەی ترێلەرێکی سینەمایی ئاشکرا کرا کەەوە ئەو یاریە لە بۆ نەوەی داهاتوو کۆنسۆلەکان بڵاو دەکرێتەوە بوون لە پلیستیشن 5 و ئەکسبۆکس و ئەکسبۆکس سیریز X و PC بڵاو دەکرێتەوە کەتی ئەو کاتی هێشتا پلیستیشن 5 و ئەکسبۆکس هەر ئاشکرا نەکراوە بەڵام بەتێزدا ئەو کاتی لەبەرەوەی فاڵاوتیان بڵاو کردەوە فاڵاوت تەنیا ئۆنلاین بوو تاوەکو گەیمەران زۆر لیان تووڕە نەبین وتی کاکە ها دوو یاریشمان هەیە خەریکی دروستکردنینە بەس لۆگۆیەکەتان پێشاندێن ئەوش The Elder Scrolls 6 لەگەڵ یاری ستارفیلد دوو یاری سینگل پلەیەری چیرۆکی دەبن لە بۆ نەوەی داهاتوو. بەقسەی بەتێزدابی لەوانەیە 2022 یاخود 23 لەوانەیە 24 یەک لەو دوو یاری ببینێن بەڵام پێشبینی خۆمەوەیە Elder Scrolls زۆر تاخیرتر دەبی لەوانەیە 2020 یان 24 بڵاو بکرێتەوە یاری ستارفیلد 21 یان 22 بڵاو بکرێتەوە. دەمێ ڕەنگە بزانم ئایا تاوەکو ئێستا هیچ لە یاریەکانی Elder Scrollتان تاقیکردیتەوە یاخودنا من تا ئێستا کەیفم بە یاریەکانی بەتێزدای زۆر نایەت تەنیا فاڵاوت نەبی لەگەڵ یاری دوم هەندێک ئەو دوو یارم بەدڵە بەڵام یاریەکانی دیکەی بەتێزدا میز بەدڵ نییە سکایریم و Elder Scrolls وانە نازانم حەزمە زۆر یاری نییە. چەند دەنگۆیەکی نوێ لەسەر یاری Resident Evil 8 بڵاو کرایەوە پێشبینی دەکرێت لە ساڵی داهاتوو لە 2021 یاریەکە بە فەرمی بڵاو بکرێتەوە هەندێکی دەڵێن لە ئیڤنتەکەی پلیستیشن لە مانجی 6 لەوانەیە یەکەم ترێلەری یاریەکەی ئاشکرا بکرێت چونکە دەنگۆیەکان ئێستا زۆرن بێگومان کاپکۆم خەریکی یاری Resident Evilشی نوێ لە بۆ ساڵی داهاتوو چونکە ئێستا هەموو ساڵێ بەڵام ئایا کامە Resident Evil دەبی زۆر خەڵکی دەڵێن ئەوجارە لە زیاتی زۆمبی یاخود زۆمبی تێدا دەبی بەڵام وڵفی تێدا یاخود داروڵفی تێدا کەەوە باسی ئەوە دەکە کاتەکە مانگە شەو دێتە دەرێ یەک لە مرۆڤەکان یەک لە کارکتەرەکان دەبتە گورگ و گورکێتە خراپەکانی ڕئیسی یاریەکەی بەڵام ئایا گوریش تێدا دەبی یان ئەوەی تێدا دەبی ئایا Resident Evil 8 دەبی یاخۆ Resident Evil 4 ریمێک دەبی چونکە دەزانین کاپکۆم ئێستا بە فەرمی کار لەسەر Resident Evil 4 ریمێکیش دەکا و کار لەسەر Resident Evilکی نوێ دەکا ئەو دوو خەواڵە فەرمیە بەڵام ناویان چییە کێ بڵاو دەکرێنەوە هێشتا نازانین دەمێ پرسیارێکان لێ بکەم خۆشترین یاری Resident Evil تاوەکو ئێستا کردی بتان کامەیە لە کۆمنت بینووسن بەڵام پێم گوتم بنووسن خۆشترین یاری Resident Evil خۆشترین یاری Resident Evil ئەوها بینووسن. پێشبینیەک هەیەکەوە دەڵێن Xbox Series X $100 لە PlayStation 5 هەرزانتر دەبێت. پێشبینیەکە وایە کە Xbox Series X نرخی $300 دەبی یاخود $400 دەبی لە چاو PlayStation 5 کە نرخیش $500 یان $400 دەبی. واتە مایکرۆسۆفت دەوێت $100 زەرەر بکە سەرەتا لە هەر Xboxەکی تاوەکو بە پێش PlayStation 5 کەوتۆ فرۆشی زۆر بی. بە بڕوای من ئەو هەنگاوە ئەگەر ڕاست بی قسەکە ڕاست بی تەنیا دەنگۆ نەبی مایکرۆسۆفت شتێکی زۆر باش دەکات ئەگەر بێت لە PlayStation 5 زیاتر بفرۆشێ بە مرۆری زەمان کاتەکە Xbox Series X زۆر فرۆشە تێچووی دروستکردنی Xbox Series X دادەبەزی دەتوانن قازانجی لێ بکەنە داهاتوو چونکە هاوشێوەی PlayStation 4 سەرەتا PlayStation 4 بەخۆی بای $450 بوو سۆنی بە $400 دەیفرۆشت تاوەکو بە پێش مایکرۆسۆفت کەوتەوە توانی بە پێش مایکرۆسۆفتش بکەوتەوە هەر تایبەتمەندی زیاتری هەبوو لە یاری تەرتیبات شت بەڵام مهم سۆنی بەو شێوازە بردیوە و PlayStation 3 زۆر نەفرۆشە لەبەر هەندێک کێشەی گەورەی هەبوو لەگەڵەوەی کە نرخی زۆر گران بوو نرخی کۆنسۆل زۆر گرنگە خەڵک پارێکی زۆر بە کۆنسۆل نادا بۆیە گرینگە هەر کام لە کۆمپانیەکان $100 $150 لە نرخی ئاسایی خۆیان بەزارە بفرۆشن سەرەتا دوای قازانج بکەن
دەمێ ڕێنگۆ بزانم ئەگەر بێت و Xbox Series X نرخی 400 دلار بی PlayStation 5 نرخی 500 دلار بی کامیان دەکڕن لە کۆمنت بینوسن هەر یاریەک بێتە PC یەکسەر یاریەکەی عدم دەکرێت و های یاریەکەی دەبن نوێترین عادمکردن و حیا بردنیش یاری Red Dead Redemption 2 ئێستا مۆدەیان زیادکردی دەتوانین لە زیاتی ئەسب پڵنگی باشۆی سواری پشتی پڵنجی بی یاخود سواری پشتی بەرازێکی گەورە بی واروها دەتوانانی کارکتەری ئافری بکێ شێر بکێ پڵین بکێ حیوانەکە تو حەزت لێیە توانی یاریەکەی ببڕێ شتەکان کۆمیدینە لە لینک لە دیسکریپشن یەک لە ڤیدیۆکانمدالایە کە زۆر بە سەیری و بەند کۆمیدی یاری Red Dead Redemption 2 دەستکاری کردیەوە پێم وایە شتێکی زۆر باش نییە وە گەیمەری زۆری تووڕە کردێ نوێ ڕێنگە بزانم مۆدکردن لە ناو یاریەکان تا ئێستا بەکارتی نایە خودنا و حەز دەکەی بەکاری بینیە خودنا دەمێ ڕێنگۆ لە کۆمنت بزانم هەندێک دەنگۆی نوێ لەسەر یاری GTA 6 بڵاو کراوە دەنگۆیەکەش باسەکە لە ناو یاریەکەی دەرگایەک هەیە نازانم دەرگای بزەوە ئۆنلاینەکەی هەیە ستۆریەکەی هەیە یاریزانە تو توانی بستە پشت دەرگایەکی لەوێ وێنەیەکی بەرتێ لەسەری نووسراوە 2021 یەکسەر ئینتەرنێت تەقیەوە گوتیان کاکە GTA 6 لە ساڵ 2021 100% ئاشکرا دەکرێت یاخود بڵاو دەکرێتەوە وەکو دەزانین ئەگەر بێت تو GTA 6 بەتەمامری 2021 بڵاو کرابەوە دەبێت تا ئێستا ڕۆکسات ترێلەریەکەی بڵاو کردبەوە بۆ نمونە یاری Red Dead Redemption لە 2015 ئاشکرا کرا لە 2016 ترێلەریەکەمان بین لە 2017 ترێلەشکەمان بینی گەیمپڵێمان بینی لە 2018 گەیمپڵێکانمان زیاتر بینی ئەو بڵاو کرا 3 ساڵ پێشەوەی دەرچوونی یاریەکەی دەبێت ڕۆکسار ئاشکرای بکە ئینجا بڵاوی دەکاتەوە عادەتی ڕۆکستارە شتێکە هەیە کە زۆر سەیرە کە گەیمەران توانیان بیدۆزنەوە ئەویژەوەیە لەناو چەناڵی یوتیوبی ڕۆکستاری ژمارە ڤیدیۆەکانی ژماردیە کە 200 و مەسەلەن ژمارە ڤیدیۆەکانی ژماردیە کە 266 دانەیە بەڵام کاتە کە دەیکەیتەوە 263 دانەیە واتە سێ ڤیدیۆ پرایڤت کرایە زۆر خەڵک دەڵێن ئەوە ترێلەکانی GTA 5 چەند ترێلەرێکیان ئامادە کردی بەڵام بڵاویان نەکردەوە وەختە پبلیکیان نەکردیە ئەوجە وێ وەنیە نازانم ئەوە تەرێتە زۆر سەیرا شتی عادیکە دەدۆزنەوە باشە و کو حسابیەوەی دەکەیت چەند ڤیدیۆیە دوات چەند پرایڤت کرایە کو دۆزیتانەوە وڵای عافیە دەمێ ڕێنگۆ بزانم پێتان وایە GTA 6 لە 2021 ئاشکرا دەکرێت چکە لە 2021 مەحاڵە وڵاو کرێتەوە لەبەرەوەی تاوە کەسە ترێلەرمان نەبینی ئەگەری ئاشکراکردنی هەیە بەڵام ئەگەری بڵاوبوونەوەی بە هیچ شێوەیەک نییە مێ ڕێنگۆ بزانم هاوڕێنەوە کۆتایی بەرنامەی بەژیری وەکو دەزانن کارەبامان بڕا بەزدەی کوردستانە لێ کەتم نەکرد دووبارە تەفسیر نەکردەوەی بزانم معاناتی یوتیوبەری چیە معاناتی گۆسی دەزانم پێتان دەگەم کاتێکە PUBG دەکەین شتێکی کارەبا دەبڕێت شرپ وایفای نامینیان شتێک تێ وایفای نامینیان کارەبا دەبڕێت کو عەسەبی دەبن تا ڤیدیۆ داهاتوو خۆتان لەگەڵ هەفتەی داهاتووش بێگومان لەوەی ئەکید بن دێمە وڵاتان لایک و ڤیدیۆش بکەن سەبسکرایب چنەڵەکەم تا ئەو کەسە نەکردیە خۆتان لەگەڵ